ئەمە بزانم تۆ ئەمانە تەمەنیان 4 مانگە لە 2 ساڵی ئەوانە ئەتوانیت گۆشتی بخورێ کەی ئەم جۆرە مریشکانە لە هێلکە ئەچنەوانێ تقریبا دوای چەندێک لەوانەیە دوای 3 ساڵ 4 ساڵ تر وەردەوەردە بەس وەک وتمان ئێمە لە پێشا تقریبا بۆ 2 ساڵی سەرەتای بۆ پرۆژەشت بەکاردێت ئەنجا دوای لاینەکە کەمە بێتەوە بڵین هێلکەکردنی وشتی کەمە بێتەوە ئەو کاتاتوان بڵین گۆشتەکە بشی بخڕێ و هەتاوتت کێشی خۆیان ئەبێت بگاتە 2 کیلۆ زیاتر ناگاتە 3 کیلۆکۆی بەس بەڵێ ئێستا حالین ئەوە ئەگەر بۆ هێلکەکردن بێت لەم کاتە وەزنەکەی لە چیلۆ بۆ چیلۆ 700 ئەوانەیەتیایە دوای ئەو بڵین بۆ گۆشت و چیش کە بەکار بێت و گەورە بێت ئیتر هەتاکو تقریبا 2 کیلۆ ڕبع 2 کیلۆ ناگاتە 3 کیلۆ باشە شانۆخان تۆ باسی قازێکت بۆ کردم قازێکتان هەبوو پێشتر ئەمەوێت باسێکیەوەمان بۆ بکەی وتان ئەوش جۆرێکی جیاواز بۆ کە هێناومانە بەڵێ ئەوش هەر لە وڵاتی تورکیا حەزێکی با بڕێن بەرەو ئەوانە بۆ ناو ئاوانە زۆر حەزم لەناو مریشک و کەڵە شێر و قازشتا جا با بزانیت تۆزێکیش لێیان نەترسم لێرە باشە لێرە عیبینە ئەمە باسێکەوە قازەشم بۆ پێوت قازمان هەبوو پێشتر نوعێتێکی هەر لە دەرەوە هێناومانە قازێکی جیاواز بووە بەڵێ ئەرۆڵە ئەوە جیاوازۆک و قازی تر نییە تۆزە قەبارەوشیشان لە ڕووی گەورە بوون کە گەورا بێت میلیان درێژە چاویان شینە ئیتر بەس ڕەنگیان هەر سپیە ئەوە ماسی ئەڵمانی پێڵێن چی پێڵێن ماستی ئەڵمانی ماسی ئەڵمانی باشە ئەی ساڵانە ئەوان چەند هێلکە ئەکەن تقریبا لە 45 بۆ 50 هێلکە ئەکەن قەباری هێلکەوانیش بە هەمان شێوە جیاوازترێک قازتر نیە بەڵێ گرانتریشە بەڵێ گرانترە ڕاستەکەی اینجا ئەمەوەیە خۆچ زانیارەیەکی تایبەت هەیە کە سەبارەت بەم کەڵەشیر و نوع مریشکە جیاوازە کە ئێمە نایزانین بینەرانمان نایزانێت تۆ بۆمان باس بکەیت اینجا تایبەتمەندەکان هەروەک کەوتم ئەمانە کڕناکەن وەکو مریشکی کوردی نیە وەکو مریشکی تریژ بەبێ کەڵەشێریش بەبێ کەڵەشێری شێلکە ئەکات پلای مۆدە ئەمریکاش کەش ئەوەیە ڕەنگەی جیاواز وەکو کەڵەشێری تر نییە ئەمانەش هەر لە بچووکیشەوە دیارە کە تۆ لە هێلکەکە دێتە دەرەوە ڕێی دیارە ئەمەش کەڵەشێرەکەی هەر لەو تۆخماتەیە کە دێتەوە وتە بە ڕەنگەکەیە دیارە بەس مریشکەکانمان هەر بە بچووکیش ڕەشی سادەن بە بچووکیش ڕەشی بەڵێ هەر ئەو ئێستا چۆن ئێستا بینی ئەوە بم دەوروبەرە ملزەریشیان تایە بە بچووکی شەروات دەرەکەوێت بەڵێ باشە ئەو کەسانی کە داوای ئەکەن حەز تۆتە زیاتر ئەوانەی کە مەزرعەیانەیە باخانەیەیان هەیە بۆ گۆشتەکەی چۆن یعنی بۆ عەدەدێکی چەندیان ئەوێ زیاتر وەڵڵا هەمجا بە پێی کەس کەوتۆ ئیوا هەیە 20 دانە ئەبات ئیوا هەیە 25 دانە ئیوا هەیە 50 دانە ئیوا هەیە 10 دانە یعنی بە پێینی خۆی ئایتر بە پێی شوێنەکەی و بڵین داوای ئەکات ئێستا وایە مەزرعەی گەورەی هەیە لە دەرو بڵین دەوروبەری تقریبا 50 دانە 60 دانە ئیوا هەیە مەزرعەی گەورەتری هەیە لە 100 دانە بەرەو سەر ئیوا هەیە بە پێینی خۆی چۆڵی هەر بۆ هیوایەتێکی خۆی حەزێکی خۆی عەدەدێکی کەمە با 5 دانە 10 دانە 15 دانە بە خێوەکەی شەر لەبەر هێلکەکەی خان ئەمەوێت لەقەکانی خۆتانم پێ بڵێ کە لە کێوکێیە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت ئەم جۆرە مریشکە بکڕن حەزیان نەبێ بۆ بەخێوکردن بە یاخود بۆ گۆشتەکەی شوێنەکانتان بزانن ئێمە لقی سەرەکیمان هەر گونجی قەرەچەکانە هەر بەرامبەر پیرەمەگرون هەر بەرامبەر ناحیەی پیرەمەگرونە نووسنگە بەشی فرۆشتنەکەشمان سەر جادە عامەکەیە ئەوە شوێنە سەرەکی خۆمانە ما باقیش هەمووی قاعەکانمانە بۆ لە شوێنی قاعەکانتانە کوێ قاعەکانتان قاعەمان هەیە لە تاسلوجەیە قاعەی سووسێمان هەیە ئێرەیە قاعەی ناو گوندەکەشمان هەیە گوندی قەرەچەتان لە هەولێری شوابزام لێتی بەڵێ ئیتر هەر شتێکی تر هەبێت لەسەر ئەم کەڵەشێر و مریشکانە حەزەکەم خۆدوک و زانیاری بە بینەرەکانمانی بڵێ لە ڕۆی هێلکەکەیەوە بێت لە ڕۆی بۆ نمونە نوعێتی ئەم مریشکە جیاوازەکەی تۆ بۆمان باس ئەمانە ئێستا بڵین بۆ خۆمان بڵین لە وڵاتی خۆمان بڵین ناو کوردستانە ئێمە یەکەم کەس بوون کە ئەم جۆرەش بێنین یەکەم کەسم هەم کەڵەشێرەکەش و هەم مریشکەکەش هەروو کوتمان تایبەتمەندیەکەی ئەوەشە کە بێ هێلکەکەشی وەک گوتم زۆربەی زۆری دوو زەردێنێشی تایە دوو زەردێنێ ئاتامەکەشی خۆشە یعنی تقریبا هەوکو کوردەکەش وایە